ئەمە چێ لە دەستا وەڵامە پارتی درۆنیە بەڵێ من ئێستا لە کۆمەڵگەی سێبیرانم هەروەکو لە دواوی منە یەکێک لەم خانوانە پارچەیەک لە درۆن کەوتۆتە سەر خانوەکە کەمێک پێش ئێستا پارچە درۆنەکە کەوتۆتە سەر خانوەکە و لە سەرەوەی خانوەکە تەقیوەتەوە بەڵام هەروەکو ئەوانەی ئێرە باز دەکەن ینی خەڵکان ئێرە باز دەکەن ئەو خانوە چۆڵ بووە و هەروەها کەسی لێ نەبووە بۆ ئەوە زەرور زیانی بۆ کەس نەبووە دواتر لەلایەن هێزی ئەمنیەوە پارچەکان لێرە هەڵگیراوە بەبێ زیان ینی پارچە درۆنەکانیان بردا ئەولاتر جا ئەو هاوڵاتیانەی لێرن ئەمە چێ لە دەستا وەڵامە پارتی درۆنیە بەڵێ پارتەکان لێرە خرمان کردیتەوە کە تەقیەوە لە سەربان بووین درۆنەکە بۆ لای دادەهات لای مووسڵۆ لای ڕادار لێی دەوڕا تەقیەوە ینی برێم دەنگی زۆر بۆ بەقوت بوو لە سەوە سەربانی بەربۆش ئەو کاتی کە دەنگەکەی هادانی ئێوە لە نزیکی ئەو خانەوە بوون ئەمە نزیک بوون زۆر بەڵێ زۆر نزیک بوون کە لە سەربانەکە کە ینی دیسانەوە تەقیەوە دووبارە دیسان تەقیەوەش بەڵێ پاتیلەکە تەقیەوە وابزانی زەرری بۆ هیچ کەسێک نەبوو نەخێر الحەمدولillah زەرری گیانی نەبووە خانوەکە چۆڵە بەڵێ کەسی تێدا نەبوو لە قوتابخانەیەکە بەڵێ کەسیان لە ماڵەوە الحەمدولillah زیانی گیانیش نەبووە